بسم الله الرحمن الرحیم بەیانیتان باش داک و باوانی بەڕێز زۆر بەخێر بێن بەیانیتان باش مامۆستایانی بەڕێز ئامادەبوونتان جێی دڵخۆشیە بەڕاستی ئەمە دڵنیا دەکاتەوە کانگۆش وەکو قوتابخانە لە خەمی منداڵەکانتان داین زۆر بەخێر بێن سەرسەر و سەرچاوانە یەکەمین کۆبوونەوەی دایک و باوکان بۆ ساڵی خوێندنی 2001-2022 ئەوڕۆ ئەو کۆبوونەوەش تایبەتە بە پلان و پەیڕە و پرۆگرامی قوتابخانەی بان بۆ ساڵی خوێندنی 2021-2022 کۆبوونەوەی زانستی و ئەکادمی لە مانگەکانی داهاتوو بە پێخشتەیەکی تایبەت ئەنجام دەدرێت. ئەو کۆبوونەوەیە تایبەتە بە پلانی قوتابخانەی بان بۆ ساڵی نوێی خوێندن. بەڕێزان دەمەوێت پێتان بڵێم ستافی قوتابخانەی بان بۆ ئەم ساڵی خوێندن بە باشترین شێواز خۆی ئامادە کردووە لۆ گەیاندنی باشترین پەروەردە و فێرکردن بە قوتابەکانتان. قوتابخانەی بان ستافێک مامۆستای پسپۆر و شارەزای و لێهاتووی ئامادە کردیە لە بۆ خزمەتی منداڵەکانتان. پەروەردە و فێرکردن سێکتەرێکی درێژخایەنە و داواتان لێ دەکەم سەبرتان هەبی لەسەری و سەبرتان لەسەر قوتابخانە هەبی دڵنیاتان دەکەینەوە کەوا قوتابخانە پلانێکی زۆر تۆکمەی ئامادە کردووە لە کۆتایی ساڵیش ئەوەی دەبینن و دەمەوێتان پێ بڵێم کارژێری قوتابخانە فۆرمی هەڵسەنگاندنی تایبەتی ئامادە کردووە کە خەمەڕەوەی نینگۆیە داکوبابەتی زۆر خەمی ئەوەی تی ئاستی زانستی قوتابیەکانی بزانی مانگانە. قوتابخانەی بان فۆرمی هەسەنگاندنی ئامادە کردووە لە ئاستی پەروەردەیی و زانستی هەموو مانگەک دێتەوە بەردەستی هینگۆ. قوتابخانە سازش لەسەروەی ناکە قوتابیەک دوو مانگ لەسەر یەک ئاستی زانستی و ئاستی پەروەردەیی لاوازبی. لە بۆی ئەمە پێڕا بگەین و قوتابیەکان ئەگەر لاوازە باشی بکەین هەسەنگاندنی مانگانەمان دانایە. پەروەردە و فێرکردن سێکتەرێکی هەمە چەشنە دوولایەنەیە، یعنی بە هاوکاری داک و بابان و قوتابخانە پەروەردە و فێرکردن دەگەندرێتە قوتابی. ئەو ئەرکەی لەسەر قوتابخانەیە ئەمە بەڵێنتان پێ دەدەین بە باشترین شێواز بۆتان ئامادە بکەین و باشترین پەروەردە و فێرکردن پێشکەشی قوتابیەکانتان بکەین و داواش لە ئێوە دەکەین ئەو ئەرکەی لەسەر بەڕێستانە لە بۆمانی جێبەجێ بکەن. یعنی بۆ نمونە قوتابی کە لە قوتابخانە دەگەڕێتەوە چەند ئەرکێکی پێسپێردرایە لەسەر بەڕێستانە لێپێچینەوەی لەگەڵ بکەن و هاوکاری بکەن تا ئەرگەکانی جێبەجێ دەکەن و داواشتانێ دەکەین جەدوەلی خەوەکانی قوتابیان ڕێک بخەن لە کاتێکی گونجاو بخەوی و لە کاتێکی پێویست هەڵبستی و داواکاری قوتابەکانتان جێبەجێ بکەن. بە هاوکاری ئێوە قوتابخانەی بان دەتوانێت باشترین پەروەردە و فێرکردن پێشکەشی منداڵەکانتان بکات. کۆتایی بە قسەکانم دەینم لێرەوە دەمەوێت پێتان بڵێم کەوا مامۆستا سەروەر بەڕێوەبەری قوتابخانە بەرنامە و پرۆگرامێکی نایابی ئامادە کردووە کە تێیدا باز لەوە دەکرێت قوتابخانەی بان پلانی چییە لە ساڵی خوێندن لە ڕێی داتاشۆ لە بۆتان شی دەکاتەوە و ئەمن دەمەوێت لێرەوە بەڵێنی ئەوەتان پێ بدەم قوتابخانەی بان بۆ ساڵی نوێی خوێندن کە دەکاتە 2022-2023 باڵەخانەیەکی تایبەت و مۆدێرن ئامادە دەکات لە بۆ قوتابیەکانتان. لەو باڵەخانە مۆدێرنە درێژە بە خزمەتکردنی منداڵەکانتان دەدا. هەر شاد و بەختەوەر بن، زۆر بەخێر بن. مامۆستا سەروەر درێژە پێدەری کۆبوونەوەکەی دەبی.